نووسەر و شاعیر محەممەد ئەبوبەکر ناسراو بە محەممەد خەڵۆیی خاوەنی چەند کتێبێکی ڕۆمان و شعرا لە دیارترینیان کۆمەڵە شعری بەفری ژێرپێت و ڕۆمانی نهێنی مۆمەکان لە ئێستادا پیاداچوونەوە بە ڕەشنووسی ڕۆمانی دارشوشە دەکات بە مەبەستی چاپکردن و بڵاوکردنەوە. بەڕێز محەممەد هەڵۆیی لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادێ و گفتوگۆ دەربارەی ئەم ڕۆمانە نوێی دەکەین. کاک محەممەد سلااو لێبێ بەخێربێ. سپاس کە ئامادەبووی لەگەڵمان. ماوەی 4 ساڵە خەریکی ڕۆمانی دارشوشەیت. دارشوشە چ نهێنێکی هەیە و ئەوەندە سەرقاڵی کردووی؟ دارشوشەیەکێکە لەو نووسینانم کە زۆرم خۆشی هەرچەند تا ئێستا چاپ نەکراوە و من بڕوام وایە بیر و هۆشی ئەو کەسانی کە کتێبەکانی ئێمە خوێنەوە زۆر لەوە گرنگترە کە ئێمە بە نووسینێکی هەڵەپڕووک و بە نووسینێکی کوردماوە ئێمە سەرقاڵیان بکەین. بۆیە کاتی خوێنەرەکانم لای من زۆر گرنگن، پێویستە بە گرنگترین شێوە مامەڵیان لەگەڵا بکەین. من ڕەنگە ئەو کتێبە لە ماوەی 4 ساعت یا 8 ساعتا بخوێنرێتەوە، بەڵام من 4 ساڵی تەمەنی خۆمی مێشە و نخونیەکەم بەلایە بووی جوانترین ڕستە و دێڕ ڕوشە پێشکەش بەوام بکەم و جوانترین مانا لە پشتی دێڕەکانە بەکەی خوێندنەوە. کەی چاپەکرێ ئەم کتێبە؟ کاتەکەی دیاری نییە، بەڵام ئەتوانم بڵێم پێداچوونەوەیشی کۆتایی ماوەتەوە. بەڵێ سەرکەوتوبی. لەگەڵ ئەوەی کە بواری سۆشال میدیا زۆر بەرفراوانێکی زۆری بەخۆیەوە بینیوە و زۆربەی ئەو کتێبانەی کە ئەمانەوەیە لەبەر دەستمانە بیخوێنینەوە لەو ڕێگەیەوە ئەتوانین بیخوێنینەوە. بەهای کتێب گرنگی خۆی لە دەست نەداوە؟ هەنێشتێ ئاسانکاریەسە بۆ منە کتێبی دەنجی هەیە تۆ توانیت بە زۆر شێوە گوێی لێ بگری. هەندێک کتێبەیەک ئەتوانێت سوودی لەوە گیرا بۆ سینەما، بەڵام ئەگەر بدێ بڵێ خوێندنەوە بە شێوەیەکی گشتی خوێندنەوەی کتێب بۆ دەنجی لاپەڕەکان کە هەڵیتەوە بینینی ڕاستەوە خۆی کتێبەکە چێژێکی تایبەتی هەیە. ئەوەش بەشێکە لەو شتێک کە ڕەنگە بەرکەوتنێکی جیاوازی لەگەڵ خوێنەرە هەبێت. باشە واتە بەهای خۆی لە دەزاوە بەڕای تۆیان لە دەستی تۆزێک سەرقاڵی دروست کردووە بە خوێنەر لە کۆنا خوێندنەوە باشتر بووە، خوێندنەوە بە شێوە تەقلیدیەکەی، بەڵام ئێستا لە زۆر بوارە ئیسفادەی لێ ئەکرێت و ئاسانکاری زۆر کراوە، بەڵام ئەتوانین بڵین بەشێکی زۆر کاریگەری کرۆ سەر کتێبەکە کە وەرەقەیە. سەرکەوتوبی. بەڵێ توی نووسەر سوودێ لە چ ڕێبازێکی نووسەر یان نووسین وەرگرتووە؟ وڵای من لە نووسینە حەزم کردووە خۆم دەنجێگۆم، ئەو دەنگی من جیاواز بێ لە پێش خۆم و دوای خۆشم. بۆی جێپەنجەیەکی خۆم وەکو چۆن پەنجەمۆرێک بەجێهێڵی پەنجەمۆرێک بێت کە بەس لە خۆم بچم و ڕەنگە بۆ ئەوەش باجێکی زۆری کاتم مابێت و ئینشاءڵڵا لە نووسینەکان ماوە ڕەنگەداتەوە. خانەکانی چاپ و بڵاوکردنەوە چۆن هاوکاری نووسەران و شاعیران دەکەن؟ بەڕاستی من تا ئێستا سوودم لە هیچ کەسێک وەرنەگرتووە لەو بوارەیە. من خۆم لەسەرکی خۆم و هەندێک کەسە نزیکەکانم هاوڕێکانم زۆر جار هاوکاریان کردومە کولایانی معنەوی لە پشتمەوە بوون، ئەگەر بە قسەیەکیش بووبێ یا بۆ نمونە بە خوێندنەوەیەک بووبێ یا بە هەڵە بڕیەک بووبێت، بەڵام وەکو لایەنە مادیەکە هیچ دام و دەستگایەک هاوکاری نەکرد. شعری و چیرۆک بۆ تۆ کامیان بەهای زیاترە؟ هەر ژانرێکی ئەدەبی بەهای تایبەتی خۆی هەیە، بەڵام لای من لە شعرە زمان چڕترە. شعر ئەبێ تایبەتمەندیی خۆی هەبێ بە کۆمەڵی وشەی کورت و پخوت مانایەکی زۆر فراوان لە ڕۆحی ئینسانە دروست بکات. بیرێ لەوە نەکردوێتەوە یەکێک لە ڕۆمانەکانە بکرێتە فیلمێکی سینەمایی؟ ئەسڵەن زۆر گونجاویشە، چونکە من کارم زۆر لەسەر وێ نەکردووە لە نووسینەکانما، بۆیە کاتێکی زۆری پێبەخشم کار زۆر لەسەر وێ ناکەم. ئەمەوێت لە خەیاڵی ئەو ئینسانەیە کە ئەو کتێبەی من نەخوێنێتەوە هەستکا لەوەیە، هەستکا کاتێک کە تۆ دەرگایەکەیتەوە ئەگەر دیمەنێکی مەترسی بێ هەست بە ترس بکە، ئەگەر دیمەنێکی خۆش بێ هەست بە خۆشی بکە، یا من خۆمەوە ئەخوێنمەوە باوەڕ بکە توانم بڵێم لە چەند زەمانێکا ژیاوم. بۆچی؟ چونکە هەر کتێبێک لای من کردنەوەی دەرگای زەمانێک و شوێنێک بۆ من ئەتوانم هەست بۆ بکەم کە لە چەند زەمانێکا ژیاوم لە ڕێی خوێندنەوە و حەزەکەم ئەمە لە نووسینەکانی خۆشمە ڕنگ بداتەوە. پێشنیار نەکردووە بۆ هیچ دەرهێنەرێک یان بەنیازنی پێشنیار بکەیت بۆ دەرهێنەرەیەکێک لە ڕۆمانەکانە بکرێتە فیلم؟ ڕەنگە ئەوە تا ڕادێکی زۆر بچووکردنەوە بێت، چونکە ئەگەر کاری جدی بکرێەوە کەسێ دڵسۆزی سینەما بێ ئەبێ خۆی بگەڕێ
ئەگەر من بچم بڵێم وەرە ئەم کتێبەی من تەرجمە بکە یا بڵێم وەرە ئەم کتێبەی بکە بە فیلمێکی سینەمایی ڕەنگە خۆم بچووکەمەوە کتێبەکەی من ئەسڵەن گەورەترە بێ ئەو ڕاکا بەدوایە ناوە بە بڕای تۆوە بڕواناکەم ئەوە بچووکردنەوە بێت ئەگەر بزانم لە شوێنێکا کەسێک بەرچاوی نەکەوتووە ئەمە جیایە بەزۆکۆی داوای لێ بکەم نا کاک محەممەد سپاس کە ئامادە بووی لەگەڵ زۆر سپاس بۆ جەنابێ